الله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وإن شر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار وبعد. لرافكردني برتوكي كشف الشبهات لدرسي رابردوا باسمان لو كرت كسرجم پیغمبران خواهی گورم مهربان كاتي ناردوني لأوليان وكنوح سلامي خواهي لسر بي تاكو تايا كان كمحمد عليه الصلاة والسلام ما بستي سريشي هر هميان أو بوكوا خواهي گور بتاكو تنها بپرستري و بە هیچ شێوازێک شەریکی بۆ بڕیار نەدرێ. دیارە لە سەردەمی نوح سەلامی خوای لەسەر بێ وەکو لە دەرسی ڕابردووە باسمان کرد یەکەم پێغەمبەرە کە نێردراوە بۆ سەر قەومێک کە شرک و بتپەرستی تیانە سەری هەڵداوە و سەبەب و هۆکاری بتپەرستی و شەریک بۆ خوا بڕیاردانمان باس کرد کە هۆکارەکەی چی بوو کە بریتی بوو لە ئەوەی کە ئەو قەومە زێدەڕەویان کرد لە ڕێزگرتن لە پیاوچاکانە. وأفرمي وآخر الرسل محمد صلى الله عليه وسلم وهو الذي كسر صور هؤلاء الصالحين. كوتا پیغمبران محمد عليه الصلاة والسلام أويش وكو باقي پیغمبرانی کە هەستا بەشکاندنی سەرجەم ئەو بتانەی کەوا لەناو کەعبەیە دانرابوو دەپەرسترا بەشێکی پیاوچاک بوو لەسەر وێنی پیاوچاک داتا شرابو دپرسترا. أفرمي أرسله الله إلى أناس يتعبدون ويحجون ويتصدقون ويذكرون الله كثيرا. كاتب پیغمبر عليه الصلاة والسلام نردرا بوسر عرب وبوسر همو خلقي بقشتي بلان پیغمبري خوا عليه الصلاة والسلام لناو عربا دركوت قومانێک بوون لەگەڵ ئەوەی کە بتیانە پەرست لە بەرامبەر ئەوەشە حەجیشانە کرد، حەج بۆ خوای گەورە کرێ، سەدەقاتیشانە کرد و زیکری خوای گەورەشیانە کرد، واتە هەندێک عیبادەتیان هەبوو بۆ خوا، بەڵام لەگەڵ عیبادەتەکانە شەریکیان بۆ بڕیاردراوە بۆشیان پێیان وتراوە مشریک. ئەفەرمێ ولكنهم يجعلون بعض المخلوقات وسائط بينهم وبين الله. بەڵام کێشەکەی ئەوان لە چیا بوو؟ لەوەیە بوو کەوا هەندێک مەخلوقات و دروستکراویان کردبووە واسیتە لە بینی خۆیان و خوای پەروەردگارە. کێشەکەیان ئەلێرەوەیە. يقولون کاتێ لیانت بپرسیایە ئێوە بۆم کاراکەن ئەم بتە چییە تۆ لە ڕێگەی ئەمەوە داوا لە خوای گەوراکەی لەم بتا پاڕیتەوە تا ئەم داوات بۆ بکا لەخوا. يقولون نريد منهم التقرب إلى الله ونريد شفاعتهم. لە وەڵامە دەیانوت ئێمە دەمانەوێ لەخوا نزیک بینەوە لە ڕێگەی ئەمانەوە چونکە ئێمە تاوانبارین ئەمان پاکن لە ڕێگەی ئەمانەوە دەمانەوێت لە خوای گەورە نزیک بینەوە و دەمانەوێت ئەمانە تکامان بۆ بکەن لای خوای گەورە میهرەبان. بۆیە ئەم قسەیە ئەگەر بیکەنە ناو کەوانەیەکەوە دەتوانین بڵێن هذه البوابة الكبرى للدخول في الشرك قديما وحديثا. تيجيبرا نريد منهم التقرب إلى الله ونريد شفاعتهم. ئەمە ئەو دەرگا فراوانەیە کە لە کۆن و تازە و تا ڕۆژی قیامەتیشە خەڵک لەم ڕێگەیە و لەم دەرگایەوە دەستنە ناو شەریک بۆ خوا بڕیاردانەوە. مثل المەلائکە جاهیان بوو مەلائکەتی دەپەرست واتە داوای لە مەلائکەت دەکرد بۆ مانایی کە ئەو داوا لە خوا بکات چونکە خاوێنە هەیان بوو لە عیسا تیانە هەبوو لە مەریەم تیانە هەبوو وغەیر وأناس غيرهم من الصالحين لە پیاوچاکان وەکو لات کە پتێک بوو لە کەعبەیە دانرابوو کابرایەکی چاک بۆ وەختی خۆی خزمەتی حاجەکانی کردووە بەڵام کە مرد
لەسەر ناوی ئەو بتێکیان داتاشی و دەستیان کردە پرستنی. أفرمي فبعث الله محمدا صلى الله عليه وسلم يجدد لهم دين أبيهم إبراهيم. خواي قولون مهربان محمد نار صلى الله عليه وسلم بو أويكوا ديني إبراهيم سر لنيو زندوكاتوا بو چه؟ بو عربا كان باشا إبراهيم بو عرب نردراوا عرب خوي هيچ پیغمبری كان بو هاتو بتايبتي نخير. خواهي قولوا لسورة ياسين فرمي لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون. پیغمبران بو نهاتوا بلان بحكمي أوي كعرب زوريان لنوي إسماعيلا وإسماعيل شكر إبراهيم بو ديني إبراهيم لناويانا ما بويوا حتى وكو أو وقتي كبيغمري خواهات عليه الصلاة والسلام أو ببو لناويانا يك دون فريق لسر دين إبراهيم ما بويوا وإلا هم يوازي ليه نابو. ويخبرهم أن هذا التقرب شكو أوان سيانا كرت شانازيان بإبراهيم واكرت بەڵام خوای گەورە و میهرەبان چەندین ئاەتی هێناوەتە خوارەوە لەسەرەوەی کە ئیبراهیم زۆر پاک و بێگەردە لەوەی کەوا شەریک بۆ خوا بڕیار بدا. ئێوە ناڵن ئێمە شوێن ئیبراهیم کەوتوین کوا لەکوێ ئیبراهیم وەکو ئێوەی کردووە. ويخبرهم أن هذا التقرب والاعتقاد محض حق لله تعالى. أو جاء پیغمبری خوا عليه الصلاة والسلام كهات پیانی ڕاگەیان کە ئەم عیبادەتەی کە ئێوە دەیکەن ئەم نزیک بوونەوەی ئێوە لەم بتانە ئەم واسیتەی کەوا ئێوە دروستان کردووە لە بینی خۆتان و خوایە ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە و کارێکە تەنها و تەنها دەبێت بۆ خوای گەورە ئەنجام بدرێ. لا يصلح منه شيء لغيره لا لملك مقرب ولا لنبي مرسل. يعني بو غيري خواهي قورو ميربان أم عبادتانا شايستي كسنية جابا أو كسا أو درس كراوا ملائكتك زور نزيق بي لخواهي قورو بابلين جبريل بي شايستي ونيكا برسري ولا لنبي مرسل ياخد بيغمبري كجبيت كبيامي خواهي قوري هنا بي كباشترين يعني محمد عليه الصلاة والسلام شايستي أونية كوكو خواهي قوري ببرسري وداوي لي بكري فضلا عن غيرهما جاك بو أم دوانا دروس نبي كجبريل باشتريني ملائكة كانوا محمد عليه الصلاة والسلام باشتريني بيغمبرو مروفا كانا جا بغيري أمان أو لا ترى كهيج تيكي تر شايستي أوانية كوا هيج جور عبادتي شي بصرف بكرت. وإلا مؤلف دفرمي فهؤلاء المشركون يشهدون أن الله هو الخالق. بیرو باوەڕی مشرکانی قوڕیش چۆن بوو؟ عەقیدە و بیرو باوەڕیان چۆن بوو؟ هەر باوەڕیان بەخوا نەبوو مولحید بوون یا باوەڕیان بەخوا هەبوو بەڵام شەریکیشیان بۆ بڕیارەدا؟ ئەفەرمێ وإلا فهؤلاء المشركون يشهدون أن الله هو الخالق. اعترافیان بۆ دەکرد کە خوای گەورە خالقە، یعنی خوایەکەی ئەم کەون و کائیناتی دروست کردووە. الله أم كونو كائناتي دروست كردوا أوان باوران بو هيا وحده لا شريك له ولا دروست كردني أم بونور و قردونيا شريكي نية خوا بتاكو تناخوي دروستي كردوا چيكا وأنه لا يرزق إلا هو والرزق دروست كرا وكانيش تنها خوي ديدا رب العالمين. أما بيرو باوري شيء أبو جهل أبو لهاب أو مشركاني كبيغمر عليه الصلاة والسلام هاد بنايان. ولا يحيي ولا يميت إلا هو ژیان و مردنیش بەدەست چێیە؟ تەنها خوای گەورە و میهرەبان. ئەمە اعتقادی چێیە؟ مشریکانی سەردەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. ولا يدبر الأمر إلا هو چیکەش و کاروباری ئەم بوونەوەرە تەنها و تەنها خوا بەڕێوەی دەبا. ئەم بوونەوەرە تەنها خوای گەورە هەڵی دەسوڕێنێ. ئەمە اعتقادی ئەو بێ باوەڕانە بوو کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هات بۆ ناویان.
وأن جميع السماوات ومن فيهن والأرضين السبع ومن فيهن كلهم عبيده وتحت تصرفه وقهره. وهرحو آسمانك وشكل نوان آسمانك كان هي وهرحو چين زويك وأشكل نوان يانا هي هر هميان بندي خوان ولجر تصرفه فرماني خواي قورو مهربانا. أما اعتقادي شيء أما اعتقادي أبو جهل أبو لهب هميان بيرو باوري أمان هبو جاكسك الله جاب أما أونديان هبو بي ديت بيفسان بتيك هبوا بلام تنها أم اعتقاد بيرو باورا كافي نية بو أويك وإنسان دربازي بلا أقري دوزخ بوي بيغمر عليه الصلاة والسلام باش مشتكي لقلم دان وبشر هاد لقليان وخيون وماليشي حلال كردن كخاوني أم عقيدة يجبون بو أويكوا درب كوي أم عقيدة وأم بيرو باوري كباس ما كرد أمشتانا كافي نية وبس نية بو أويك إنسان لسزاي خواهي قورب باريزة ودربازي بكا وبيه نتناوش وارتوي إسلامتيو يعني بما كس مسلمان نابت بتنها أما لفصل دوهما أو جارون كردنوي زياتر ددا وبلغت بيددا لسر أو قساني كإستا كردي تو بلغت شي يعني أوان كالن الله خالقي أرزو آسمان كانوا همومانا رزق مان ددا أو بريو مان دبا أو كارو بارمان هلدا سوريني جيانو مردن مان بدس أوا يعني چ بلغيك لسروي كما بيرو باوري أوان بوا أفرمي فإذا أردت الدليل على أن هؤلاء الذين قاتلهم رسول الله صلى الله عليه وسلم يشهدون بهذا أقر بلغتي ولا سلام قصاني كيستاكرد مان فاقرأ قوله تعالى أم آتي قرآن بخينا روا قل من يرزقكم من السماء والأرض أي محمد عليه الصلاة والسلام ليان ببرسا لكافر مشرك كان من يرزقكم من السماء والأرض شي رزقتان ددا لأسمان وزوي أوي رزقي درس كرا وكان ددا شيء أم من يملك السمع والأبصار بالسنو بنين تان بدستي شيء ويأيوه أي مشرك كان ليان ببرسا أي محمد عليه الصلاة والسلام ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي شيء هي زندو لمردو دردينه مردو لزندو دردينه ومن يدبر الأمر شيء كارو بارتان بري ودبا فسيقولون لو الله ما دلنتي نالن هبل نالن لات نالن عزى باشا برا بل كل ولا ما دلنتي فسيقولون الله لو والله ما دانود أمانة همو إخواي قوروم هربان تايبت بخواي قوروم هربان وإيشي أوا وأن أمكاران أنجام دا فقل أفلا تتقون كوابي أوا كزاني تانوايا أي بو تقواي خواي قورنا كان لويك خواي قورا بتاكو تنها برستن وقوله وهروها خواي قورا فرمي قل لمن الأرض ومن فيها أم زويو أو أشكال سرزويا هيا ملكي شيء إن كنتم تعلمون أقريو دزانا ورنبنا سيقولون لله ضلن هي خواهي قولوا مهرباني الله كوابو ذاته كي كناوي الله أمان دينا سن اعترافا كان بوي كالزوي ملكي خواهي قولوا قل أفلا تذكرون أي باشا بو توزا بيرنا كانوا فكرنا كانوا يعني أما داخوازي هي تو أم اعتقادتها بداخوازي شتليكا كيستا باستكين قل من رب السماوات السبع ورب العرش العظيم ديلي عم بپرسه جاري چكا بيان بلي شي پروردگاري آسمانا كانا هر حو آسمانا كي چه درسي كردوا شي خاوني عرش عظيمة يعني اوان اعتقاديان بعرش خواهي قورا شبو ايمانيان بوشبو كخواهي قورا عرشي هي سيقولون لله لو الله ما دانوت الله
قل أفلا تتقون دیسان خوای گەورە ئەفەرمێ محەممەد عليه الصلاة والسلام پێیان بڵێ دەی بۆ لە خوا ناترسن بۆ تەوحید و ئەو خوایە ناکەن بۆ بەتەنها نایپەرستن قل من بيده ملكوت كل شيء ملكوت كل شيء يعني خزائن السماوات والأرض گەنجینەکانی ئەرز و ئاسمانەکان بەدەست شێیە وهو يجير ولا يجار عليه وخوای گەورە پەنای خەڵک دەدا و کەس ناتوانێت پەنای کەسێ بدا کە خوای گەورە بێ سزای بدا کێ هەیە ئەو توانای هەبێت کە پەنای خەڵک بدا بەڵام کەس نەوێرێ لە ترسی ئەو پەنای کەسێکی تر بدا إن كنتم تعلمون ئەگەر ئێوە دەزانن سيقولون لله دەڵێن ئەمانە هەمووی هی خوای گەورە میهرەبانە تایبەتە بە خوای گەورە میهرەبانەوە کاری ئەوە پیشەی ئەوە ئەمانە هەموو شایستەی ئەوە کەس ئەمانەی لە دەسەڵاتانێ ئیلا ئەڵڵا نەبێ کێ وای دەوت مشریکەکان ئەبوو جەهل کە پتی دەپەرست ئەبوو لەهەب کە هوبەلی دەپەرست کە مسلمانانی دەکوشت مسلمانانی عەزێ دەدا ئەو ئەم اعتقاد و بیر و باوەڕی هەبوو قل فأنا تسحرون دەی پێیان بڵێ بۆ ئاوا چاوتان بەستراوە کە تۆ ئەو هەموو اعتقادت هەبێ لەسەرەوەی کە خوایەک هەیە ئەمەندە بەدەسەڵاتە تۆی دروست کردووە ڕستدا دەجێنێ دەدمرێنێ دەی نابێت تۆ بەتەنها ئەوە پەرستیت ئەو شایستە ئێوە نییە کە بەتەنها بیپەرستی بەڵام دیارە ئەو کەسەی کە کەوتە ناو شەریک بۆ خوا بڕیاردانەوە لەگەڵەوەی کە دڵ و دەرونی لەدەسەدا عەقڵش لەدەسەدا چونکە ئەگە هەر بە عەقڵی خۆی بیر بکاتەوە دەی خوایەک ئەم هەموو بوونەوەری بەدەست بێ من بۆ وازی لێبێنم بچم پتێ پەرستم بچم دارێ بەردێک داوا لە دار و بەردێ بکەم و پشتی پێ بەستم و بە دەوریا بسوڕێمەوە و اعتقادم پێی هەبێت ئەفەرمێ مؤەلیف رحمەتی خوای لێ بێ فإذا تحققت أنهم مقرون بهذا کە بۆت ڕوون بۆیەوە کە مشریکانی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەلام ئەمە بیر و باوەڕیان بووە هەڵگری ئەم عەقیدەیە بوونە ولم يدخلهم في التوحيد بەڵام دیسانەوەش ئەمە نەیانی هێنایە ناو چوارچێوەی ئیسلامەتی و تەوحید و یەکتاپەرستیەوە بەمە نەبوون بە موحید نەبوون بە عەبدێکی گەڕاو بەلای خوای گەورە میهرەبان نەبوون بە مسلمان بەم بیر و باوەڕە الذي دعاهم إليه رسول الله صلى الله عليه وسلم أو توحيدي كبيغمر عليه الصلاة والسلام بوي بان كردن وعرفت أن التوحيد الذي جحدوه هو توحيد العبادة أو توحيد كاما بو آن إنكاريان ذكر آمادنا متسميلي بون بو مسلمان نابون سببي تيبو خوان خاونيان بيرو بام ربون بو مسلمان نابه چونك أو رازينية بوي كخواي قورة بتنها بپرستره رازينية بوي كبتنها دعوة لخوا بكره رازينية بوي كبتنها پشت بخواي قورة بستي تنها لو بترسي وميدت تنها بوهبت اعتقاد بيرو باور دوابه كزرر وزيان تنها لا يخواي قوروية اوان او بيرو باور عن نبو توحيد عبادتي عن نبو لعبادته خوايا بتاكو تنها دانانا الذي يسميه المشركون في زماننا الاعتقاد كما كانوا يدعون الله سبحانه ليلا ونهارا ثم منهم من يدعو الملائكة لأجل صلاحهم وقربهم من الله ليشفعوا له أو يدعو رجلا صالحا مثل اللات أو نبيا مثل عيسى دیارە هەر بەشێک لەو مشریکانە کە شتێکیان پەرستووە لە غەیری خوای گەورە و میهرەبان بیر و باوەڕیان وابووە کە ئەو شتێ ئەیپەرستن چییە؟ چاکترە لەمان باشترە لەمان ساڵحە بۆ خوا سڵحاوە بۆی دەیپەرستێ بۆیە دەیپەرستێ جاتیان هەبوو کە باسمان کرد مەلایکەتی پەرستووە چونکە تێتی ئەمە پاکن هەر گوناه ناکەن تیا هەبووە عیسای پەرستووە تیا هەبووە مەریەم پیاوچاکان کەوا بوو ئەگەر بێت و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕازی نەبێ بۆی کەوا پێغەمبەران بپەرسترێ و بکرێ بە واستە لە بینی بەندەکان و خوای گەورە و میهرەبانە خەڵکانی تر ئەولاتر دار و بەرد و مەرقەد و
ئەو شتانەی کە ئەمڕۆ پشتی پێ پەڕۆیەکی سەوز ئەمانە ئەولاترە کە ئینسان دەبێت هەر فڕی بدە ئەسڵەن. یعنی ئەگە پێغەمبەرێک پیاوچاکێک مەلائیکەتێک شایستەی ئەوە نەبێت کە بکرێ بە واسیتە، تۆ بیکەی بە وەسیلە لە بینی خۆت و خوای گەورە و میهرەبانە، ئەم تکات بۆ بکە لە ڕێگەی ئەمەوە بتەوێت لە خوای گەورە و نزیک بیتەوە، ئەوە خەڵکانی تر ئەولاترە. دیارە برایان بۆی کەوا هەندێک خەڵک چاوەشەکاری نەکەن، دەڵێن ئەی باشە ئەوە نییە پێغەمبەران واسیتەن لە بینی خوا و بەندەکانە پەیامی خوای گەورە ئەنێرن بۆ خەڵک و پەیامی خوای گەورە خوێنەوە بۆ خەڵک. شێ قورئانی بۆ ئێمە هێناوە؟ پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام. کابوو پێغەمبەر واسیتە نییە لە بینی ئێمە و خوای گەورەیە تا حکمەکانی خوای گەورە و شەرعی خوای گەورەمان بۆ بخوێنێتەوە؟ دەڵێن بەڵێ، ئەمە بەڵگەی لەسەرە، دەلیلی لەسەرە کە پێغەمبەران واسیتەن لەوەی کەوا پەیامی خوای گەورە بۆ ئێمە دەنێرن. بەڵام تۆ پێچەوانەکەشی بێنە بەڵگە بێنە لەسەرەوە کە بڵێ مادام وایە جائیزیش بێت کە بەندەکان پێغەمبەران بکەن بە واسطە لە بین و خۆیان و خوایە لە ڕێگەی بەندەکانە و لە خوا نزیک بین، ئەڵێن بەڵگە بێن لەسەرەمە. دلیل هەیە؟ هیچ بەڵگەنی لەسەرەمە. وعرفت أن رسول الله صلى الله عليه وسلم قاتلهم على هذا الشرك ودعاهم إلى إخلاص العبادة لله وحده كما قال تعالى وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. بوي پیغمبر إخوة عليه الصلاة والسلام لقلان بشرهات وليان جدابوه وتبراي ليان كرت وبانج يعني كرت بو أويك چۆن بیر و باوەڕتان وایە کە خوای گەورە خاڵقە ڕازقە بەتەنها ژیان و مردتان بەدەستەوەیە دەبێ بەتەنهاش ئەو پەرستن، هێشتا عەقیدەکەتان دامەزراو نییە. هەر کەسێک تەوحیدی عیبادەتی هەبێت لە عیبادەتە موحید بێت، تەوحیدی چیشی هەیە؟ ڕوبوبیەشی هەیە، ئەو بۆ خۆی داخوازی ئەوی کردووە. واتە هەر کەسێک خاوەنی عەقیدەی تەوحیدێکی ڕێکوپێک بێت لە عیبادەتکردن بۆ خوای گەورە میهرەبانە، ئەو بۆ خۆی ڕاستەوخۆ تەوحید و یەکتاپەرستی هەیە لە چییە؟ لە ڕوبوبیەت و ئەوەی کەوا بیر و باوەڕی وا بێ کە خوای گەورە و میهرەبان خۆی ئەم کەون و کائینات و بوونەوەرەی دروست کردو بەڕێوەی دەبا. ئەو عەقیدە و بیر و باوەڕی هەیە. بەڵام مەجنی هەر کەسێ عەقیدەی ڕوبوبی هەبێ عەقیدەی ئولوهیەتشی هەبێت، چونکە ئەوەتە مشریکان لە عەقیدەی ڕوبوبیەتە هیچ کێشەیان نەبووە، بەڵام لە عەقیدەی ئولوهیەت و پەرستنی خوای گەورە و میهرەبانە لەوە کێشەیان هەبووە، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وەسەلام لەگەڵان بەشەڕ هات. خوای گەورە فەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوت يعني مكان العبادة، مسجد يعني مكان السجود لەوە هاتووە. واتە مزگەوتەکان شوێنی عیبادەتەکان دەبێت تەنها بۆ خوای گەورە و میهرەبان بێ، هەر بۆیە لەگەڵ خوای گەورە و میهرەبانە هاوارمەکە هیچ کەسێکی تر. فلا تدعو مع الله أحدا لا ناهية. واروها لناو السياق نكير هي كأحد كابو تفيد العموم، دلالة عام وشموليت يدا هي. کەسێ بڵێ قەیناکە پیاوچاک دروست نییە بەڵام پێغەمبەر ئەوە ئەڵێن ئاەتەکە عام باسی کردووە، هەر کەسێ غەیری خوای گەورە بەدەیگرێتەوە. وقال له دعوة الحق والذين يدعون من دونه لا يستجيبون لهم بشيء إلا كباسط كفيه إلى الماء ليبلغ فاه ما هو ببالغه وما دعاء الكافرين إلا في ضلال. عبادته پاڕانەوە تەنەبێت تەنها بۆ خوای گەورە میهرەبان بێت، بەڵام ئەوانەی کەوا لە غەیری خوا دەپاڕێنەوە لا يستجيبون لهم بشيء. لا دیسان لەوێ چییە؟ نافیەیە. بشيء شيء چیە؟ نەکیرەیە.
تفيد العموم لە هیچ شتێکا جوابیان نادەنەوە ئەوانەی کە لە غەیری خوا دەپاڕێنەوە بەقەی مسقالە زەڕێک ئیستیفادە ناکەن لەوەی کە لێی دەپاڕێنەوە سوودیان بێناگەن خوای گەورە فەرمێتی ئیلا کەباسیتی کەفەیه ئیلە الماء وەکو کەسێک دەست بەرێ بۆ ئاوێک پڕناو مشتی لە ئاوە ئێستا دەیوێ هەر دەمی نزیک کاتەوە بۆ ئاوەکە بەڵام دەمی ناگاتێ دەستی ئاوا ڕەخ کردەوە دەیوێت چی بکە دەمی نزیک کاتەوە بۆ ئاوەکە ئێدەم ناکاتە ئەو گوێ لە ئاوەی کە لە ناو مشتیایەتی هەتا وەکو ئاوەکە نزیک نەکاتەوە ناتوانێت بیخواتەوە بەڵام هەتا ئێوارە بە هەردەم بەرێ بۆەوەی کە ئاوەکە بخواتەوە ناتوانێت حتا لە تو نادەخینکە دەبێت ئاو هاوێت ئەو کەسە شکەوە لە غەیری خوا دەپاڕێتەوە حتا کۆتایی بە ژیانی دێ و هەتا تیاچێ ئەو کەسێک کە لێ پاڕێتەوە وەڵامی ناداتەوە ئیستیفادەی لێ ناکە هەتا بەو دەردەوە دەمرێ کە دەیوێ ئەم مەرقەدەوە ئەم شەخصە چارەسەریکە دەبێت بەو دەردەوە بەهۆی سەر بنێتەوە أفرمي مؤلف رحمة إخواني به وتحققت أن رسول الله صلى الله عليه وسلم قاتلهم ليكون الدعاء كله لله بوي پیغمبر عليه الصلاة والسلام فرموي دبي هرچی پارانەوە تەنها بۆ خوای گەورە و میهرەبان بێ نەهات پیغمبر بڵێ قەینا پیغمبر عليه الصلاة والسلام نەهات بڵێ مشکلە نییە ئەوەی کەوا لە عیسا دەپارێتەوە قەیناکەوە پێغەمبەرە بەس کاکە تۆ لە هوبەل مەپارڕەوە یا تۆ لەو مەپارڕەوانە بتە بەڵام ئەگەر لە عیسا دەپارێتەوە ئەو قەیناکە یا لە پیاوچاکە دەپارێتەوە قەیناکە ئەبەت بە هیچی ڕازی نەبوو هەمووی تێک و پێکشکان الدعاء كله لله والذبح كله لله ودەبێت سەربڕینیش هەمووی بۆ خوای گەورە میهرەبان بێت دەبێت ئینسان تەنها لەبەر خاتری خوای گەورە حەیوان سەر بڕێ جاجاری وا تۆ میوانێکشت دێ و حەیوانی بۆ سەر هەر فی سەبیل اللهە بەڵام کابرایەک حاشا حزور گوێرەکەی کاتە ناو پیکابەکەیەوە لە شارێکەوە چێ بۆ شارێکی تر ئەم دێ و ئەو دێ دەبڕێت تا چ سەر مەرقەد و شەخصێک ئەلەوانەیە ئەو حەیوانە سەرە بڕێ مەبەست چییە بۆ ئەم کارت کرد دەتەوێت تەعەزیم بەم گۆڕە بدەی بۆی کە ئەم حەیوانت لێوا سەر بڕی حرامە لەو گۆشتش بخورێت ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە کوفر و بێدینیە چۆن کابرای مشریک دەهات لە پاڵی بتەکەیە حەیوانەکەی سەرە بڕی ئەمیش دێ لە پاڵی مەرقەدەکەی حەیوانەکە سەرە بڕێ شەریک بۆ خوا بڕیاردانەوە جا ئەگەر ئەوە بۆ خۆی ئەوە بێ ئەوە هەر سەراحەتەن ئەوە کوفرە ئەگەر بۆ ئەو شەخسەی بێ بەڵام ئەگەر بۆ ئەویشی نەبێت بەڵێ من بۆ خوای سەرە بڕم بەڵام لێرە سەرێ بڕم ئەڵێن بۆ لە ماڵی خۆ سەری نابڕی بۆ دی لێرە سەرێ بڕی دیارە دەتەوێت ئەم شەخسە و ئەم شوێنە بە گەورە بزانی و تەعظیمەن بۆ شەئنی ئەم پیاوچاکە تۆ سەری دەبڕی ئەویش بە هەمان شێوە بۆ غەیری خوایە و کوفرە و خواردنیشی حرامە و گۆشتە والنذر كله لله نەزریش دەبێت ئینسان تەنها بۆ خوای گەورە میهرەبان نەزر بکە والاستغاثة كلها بالله دەبێت ئینسان تەنها پەنا بە خوای گەورە بگرێ بە تەنها ئەمانە هەموو بەڵگەی لەسەرن وەکو باسی دەکەین نەک تۆ پەنا بە خوای گەورە بگری و پەنا بە پێغەمبەرش بگریت صلى الله عليه وسلم پەنا بە خوای گەورە بگری و پەنا بە شێخ عەبدولقادری گیلانیش بگریت ئەوانە هەموو شەریک بۆ خوا بڕیاردانە چونکە تۆ لە کارێکە کەسێکت کردە هاوبەشی خوای گەورە و میهرەبان کە ئەو کەسە ئەم شتەی لە توانایە نییە یعنی تۆ هاوارت بردە ڕەب العالەمین کە لەم موسیبەتە دەربازت کە ئیشە چاکت کردو خوات زاد داتەوە چونکە خوای گەورە زیندووە و دەبیستێ و دەبینێ و دەتوانێ ئەم بەڵاو موسیبەتە دەسەر لا بەرێ بێئاگا نییە لێت بەڵام کە تۆ هاوارت کردە شێخ عەبدولقادری گەیلانی تۆ ئێستا چیت کرد یعنی ئەم پیاوچاکەت بردە ئاستی خواوە اعتقادت وایە کە ئەم پیاوە نەمردووە مردووە اعتقادت وایە کە ئەم پیاوە تۆ دەبیستێ ناوبیستێ تۆ دەبینێ نادبینێ لێت حاڵ دەبێت لێت حاڵی نابێ
وەڵامت دەدات و دەتوانێت بەڵام موسیبەتەکە ناتوانێت بەڵام موسیبەتەکە لەسەر لابرێ چۆن ئەم دوانە خیتە یەک ئاستێکەوە ئەوە زوڵمە ستەمە. وجميع أنواع العبادات كلها لله همو جورا كان تري عبادة زورة عبادة كان زورن هیچ جۆرە عیبادەتێک هەرچەنە گچکەش بێ بۆ غەیری خوای گەورە و میهرەبان نابێ سەرفیکەی. و پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بۆ ئەمە هاتووە بۆی کە ئەمە جێگیر بکە. وعرفت أن إقرارهم بتوحيد الربوبية لم يدخلهم في الإسلام. بیرروباوەڕی ئەوەی کەوا خوای گەورە و میهرەبان ئەم بوونە وەرەکوون و کائیناتی دروست کردەوە بڕێوەی دەوا و ڕزق و ڕۆزی مرۆڤ و دروستکراوەکان دەدا و ژیان و مردنیان بەدەستەوە ئەمە ناتێنێتە ناو چوارچەوەی ئیسلامەتیەوە بەتەنها. وأن قصدهم الملائكة والأنبياء والأولياء يريدون شفاعتهم والتقرب إلى الله بذلك هو الذي أحل دماءهم وأموالهم. خێن و ماڵیان لەبەر سەرچی حەڵال کرا لەسەرەوەی کەوا پێغەمبەران و پیاوچاکان و ئەولیا و ساڵحینیان کردبوو بە واسیتە لە بینی خۆیان و خوای گەورە و میهرەبانە داوایان لەوان دەکرد ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى وان خوان وان دەوت دەیان ئێمە نایان پرستین لسرداي سورة الزمرة والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى إن الله يحكم بينهم فيما هم فيه يختلفون إن الله لا يهدي من هو كاذب كفار. عرفت حينئذ التوحيد الذي دعت إليه الرسل وأبى عن الإقرار به المشركون. كأستا بود رون بويا ومشركان خوانش بيرو باورك بون بود در أكوي كأوان آمادان بون تسميلي پیغمبر بن عليه الصلاة والسلام لوي كوا خواي گورو مهربان بتنها پرستري سرجم عبادتكان بو صرف بكري وبويا بيانو تراو مشرك چونك لمايا كشان هبوا. فصي سيم وكتاي لم درسيه إن شاء الله. لم فصل يا مؤلف رحمتي خواه ليبي باسي معناه لا إله إلا الله يعني شي لا إله إلا الله أفرمي وهذا التوحيد هو معنى قولك لا إله إلا الله. توحيد عبادة توحيد ألوهية لو يا ما لا إله إلا الله بودركوت ودزاني ما لا إله إلا الله شيء فإن الإله عندهم هو الذي يقصد لأجل هذه الأمور. إله خدا لا مشركان بوچ مەبەستێک بەکارە هێندرا مەبەست پێیان چی بوو ئیلاه کە بتامە ئیلاهە ئەوەیە کەوا بچی لەوێ قوربانی بکەی سوزدەی بۆ بەری بە دەوریا بسوڕێیتەوە لێی بپاڕێیتەوە بیکەیتە واستە لە بینی خۆت و خوایە ئەوە ئەمە بەوانە وترا چی لای ئەوان ئەمە دەوترا ئیلاه ئەوە معنای ئولوهیەت لای ئەوان ئەمەیە سواء كان ملكا أو نبيا أو وليا أو شجرة أو قبرا أو جنية. جايتر ببي ويورد بين ولوي كوا جوري خوايا كانوا إله كان لا أوان فرقي هبت دارك بي بردك بي مروفك بي ملائكتك بي بياوچاكك بي بپرستري وأم عبادتاني بوصرف بكري بيوتري إله يانا بيدوتري إله چونکە إله اسم لكل ما عبد بحق أو باطل أو للغة العربية بو شێوەیە ناوێکە بۆ هەموو شتێک بەکار ئەهێندرێ هەر شتێک بپەرسترێ جا بە حەق بە یا بە باطل پێی دەوترێ ئیلاه. یا لە مەعاجیمەکانی لغەی عەرەبیە بەوە پێناسەکراوە هو المعبود المطاع ئەوە ئیلاهە ئەوەی کە دەپەرسترێ و ئیطاعەت و گۆڕاڵی دەکرێ ئەوە چییە؟ ئیلاهە. أفرمي لم يريدوا أن الإله هو الخالق الرازق المدبر كابو إله لا أوان معناه تشينيا معناه أونية كخالق بي يا رازق بي يا مدبر بي يعني كدارش دبرست
یا بتێکی دەپەرست اعتقادی وا نەبوو کە ئەم بتە یا ئەم دارە یا ئەم بەردە چییە خالقە رازقە مدبرە ئەبد ئەم اعتقادەی نەبووە بەڵکو دەوێت ئەمە ئیلاهە پەرستراوە فإنهم يعلمون أن ذلك لله وحده كما قدمت لك چونکە ئەوان اعتقادیان وابوو کەوا تاکە خالق شێیە ئەڵڵایە رازق ئەڵڵایە مدبر ئەڵڵایە بۆ مؤەلیف زۆر تەکید لەسەر ئەم بابەتاکە چونکە ئێستا لە دواتر ئیشت پێی دەبێمە لە دواتر کەسانێک هەن انتسابی خۆیان کردو بەلای ئیسلام دەڵێن لا إله إلا الله يعني لا خالق إلا الله ئێجاگە خۆوابێ خۆ یعنی ئەبوو جەهلیش مسلمان بووە ئەوش لا إله الله کێشەی نەبووە چونکە ئەوش باوەڕی وابوو کەوا هیچ خالقێک نییە ئیلا ئەڵڵا نەبێت بۆیە تەکید لەسەر ئەم بابەتە دەکاتەوە چونکە هەندێک کەس وا دەزانن ئیسلامەتی چییە کاکە خوا ئەم بوونەوەری دروست کردووە خوا هەیە خوا دەمانژێنێ خوا دەمانبرێنێ ڕزق و ڕۆزیمان بەدەست خوایە وا دەزانێ ئیسلامەتی ئەوەندەیە ئەوەندە حاڵی بۆ لە دینی خوا أفرمي وإنما يعنون بالإله ما يعني المشركون في زماننا بلفظ السيد فأتاهم النبي صلى الله عليه وسلم يدعوهم إلى كلمة التوحيد وهي لا إله إلا الله دفرمي كاتي أوان ديانوت إله ما بستيان تشيبو ما بستيان أوبو كأمشتي كبيوترا وإله واسطه لبيني أمان وخوايا سجديان بو دبر بدوري دسورانوا قربانيان بو دكرت سربرينيان بو دكرت نزريان لپالا کرد باشا أي أجر كسيك لم سردمية همان شت أنجام بدا همان شت أنجام بدا بلان بتنبه هر ناوي كتري لبني بو أنا من الشيخ عبد القادر قال رحمتي خواي لبه کەسێ بچێتە سەر مەرقەدەکەی دەبینێ بزانێت چی بوو ئەم پیاواکرێ لەوێ خەڵکێ دێ سوزدە دەبا بۆ قەبرەکەی خەڵکێ دێ لێو قوربانیەکە بە سەدان خەڵک تەوافەکەن بە دەوری گۆڕەکەیە باشە بەدەیان و بە سەدان کەسیەکەن لێی دەپاڕێنەوە داوای لێ دەکەن کە شفای نەخۆشەکانیان بدەن ئیتر ئەوەی کە مشریکەکان بۆ بتەکانیان دەکرد هەمان ئەفعال لەوێ دەبیندرێت لە سوزەبردن لە تەوافکردن لە قوربانیکردن لە داواکردنی لابردنی بەڵام مصیبەت و ناڕەحەتی لە داواکردنی منداڵ هەر چی شتێک کەوا لە خوای گەورە داوا دەکرێت لەو گۆڕە داوا دەکرێت نەفسی شتە ئێستا ناتوانین بڵین ئەو قەبرە خدایەکە و دەپەرسێ لە غەیری خوای گەورە و میهرەبان بۆ ناتوانین وا بڵین خۆپەرستن لە غەیری خوای گەورە و میهرەبان چییە قابل هەر شتێک ئەم عیبادەتانەی بۆ سەرف بکرێ ئەوە کراوە بە خودا ئیتر دار بێ بەرد بێ مرۆڤێک بێ زیندوو بێ یا مردوو بێ ئەوە چییە ئەوە پەرستراوە کراوە بە ئیلاه فأتاهم النبي صلى الله عليه وسلم يدعوهم إلى كلمة التوحيد وهي لا إله إلا الله إن شاء الله درسي داهاتو بإذن إخوائي قولوا مهربان دريجبا بابتو چند بابت شكاكين لفصي چوارم وبيانجما لكتابي كشف الشبهات قولوا ما سمعتم واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا